عەرەبەکانی کەرکووک کە خاوەنی 6 کورسی ئەنجومەنی پارێزگان هاوپەیمانێتی قەوارەی عەرەبی یەکگرتوویان پێکهێنا لە ڕاگەیەندراوێکدا کە ڕاکانجبۆری سەرۆکی هاوپەیمانی عروبە خوێندەوە پێکهێنانی هاوپەیمانی نێوان قیادە و عروبە و هاوپەیمانی عەرەبی ڕاگەیاند. ڕایدەگەیەنین ئێمەی سێ لیستە براوەکەی لیستە عەرەبیەکانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک هاوپەیمانی عەرەبی قیادە و عروبە بە دروستکردنی هاوپەیمانێتیەکی یەکگرتوو بە ناوی هاوپەیمانی عەرەبی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک. ئەمەش بۆ پاراستنی شایستەی بەدەستهاتووی دەنگدەرانمان و بەرجەستەکردنی پێکەوە ژیانی نەتەوەکانی شارەکە بەبێ جیاوازی. سەبارەت بە کورد هێشتا یەکێتی و پارتی کە براوەی هەڵبژاردنن لە کەرکووک ناکۆکن و نەگەشتون بە هیچ هەنگاوێک بۆ دانووسان و لێک تێگەیشتن. بەرپرسانی ئەو دوو حزبەی کورسی کوردیان لە کەرکووک بردووەتەوە بە بەراورد بە ڕابردوو لێدوانی نەرمتر دەدەن و ئامادەی خۆیان بۆ هەر کۆبوون و دانووسانێک دەربڕی. ئەوان بۆ هەموو جیاوازی بۆ بتوان یەک بگرن کورد بۆ نەتوانێت بگرێت بێگومان یەکگرتن ئامانجی هەموو لایەکمانەوە ئێمە لە پارتی دیموکراتی کورسان بە چڕی کار بوو ئەوە کەین و پارتی قەت حیسابی کورسی نەکردووە چ لە کەرکووک چ لە مووسڵ کە دایم 8 مەقعدیە بووە حیسابی ئەوەی کردووە کە ئەگەر یەک کورسی کوردی شەبێ لەو ناوچانە بە کورسی خۆی زانیوە و ئەمە فەرزەکە لەسەر ئێمە خەڵکی ئێمە تینووی ئەوەیە کە پارێزگایەکی کورد بێت دۆخەکەی بۆ بگۆڕێ و چەند ساڵی کە لێرە هەیە وەسعێکی هەمواریان بەڕێ کرد خەڵدەنگی داوە بۆی کە پارێزگارێکی دڵسۆز دەستپاک دایان پاک بێت ئەم شارەی سیلام کا بۆی بەشێک لە واقعەکە بگۆڕێەوەگەر ئەو پارێزگاریش کە دێت حەزب لایەنە سیاسی کورسانەکان دعم و پاڵپشت و هاوکاری نەبن ناتوانێت سەرکەوتو بێت لە مەهامەکانی دەبێت بەرنامەی هەبێ ئێستا کێ چنەوە کەسایەتیە کەڵە بژێرن و ئەو کەسایەتیە چۆن لەگەڵ پێکاتەکانی تر قناعەتی پێکەن کە ئەوانیش هاوکاری بن و دوجارش کە دەست بەکارە بێت چۆن هێزوو لایەنە سیاسیەکان پاڵپشتێ بن بۆی کە ئەو بەرنامەی هەیەی جێبەجێکە. ئێمە ئێستا لە قۆناغی دووەم دای قۆناغی دووەم تاک ئەرکی هەموو حزب و لایەنە سیاسیەکانە بە تایبەتی لە ناو کورد کە هەوڵ بدەن ناوماڵی کورد یەک بخان و یەک خیتابیان هەبێ و یەک بەرنامەی تۆکما دانووسان بکەن لەگەڵ لستەکانی بەرامبەر دیارە ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان دەرگامان واڵایە و ئامادەین بۆ گفتوگۆ لەگەڵ هەموو لایەنەکان و ئامادەین لە پێش ئەوە بۆ ڕێخستنی ناوماڵی کورد یعنی من پێم باشە لە ڕێگای ئەم منبەرەوە داوا لە هەموو کورد بکەین ئەوانەی لە کەرکووک چ ئەوانەی کورسیان بەدەستێناوە چ ئەوانەی کورسیشیان بەدەستێناوە ئێمە پێویستمان بە دەنگیانە پێویستمان بە پاڵپشتیانە پێویستمان بە نزیک بوونەوەی لیان ناوماڵی خۆمان یەک بخەین هەر کاتی ئێمە ناوماڵی خۆمان یەک خست باوەڕ بکە نارەکانمان ئەوانەی کە تا ئێستاش ئێمەیان پێ قبوڵ نییە و کوردستانی بوونی کەرکووکیان پێ قبوڵ نیە پیان قبوڵ نییە کورد زۆری نەبێ لەم شارە من پێم وایە ئەژنۆیان ئەلەرزیە لە بەرەوەی کورد هێزێکە ناکرێت فەرامۆش بکرێەوە کەسیش ناتوانێت بەبێ کورد هیچ هەنگاوێک بنێ. یەکێتی بابرنەوەی کۆتای مەسیحەکانی کەرکووک 6 کورسی و پارتی 2 کورسی بەدەست هێناوە ئێستا لە بەرامبەر عەرەب و تورکماندا کورد زۆرینەیە بەڵام باهۆی ناکۆکی نێوانیانەوە ئومێدێکی لاواز هەیە یەکێتی و پارتی بتوانن بە یەکەوە هاوپەیمانیەک پێک بێنن مەگەر دانوستانەکانیان لە سەر شایستە بەدەسهاتوەکانی هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان بێت و دانوستان لەسەرەوە بکەن. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.